پێنجەمینیان ئینسانی ئیماندار بەرامبەر بە پەروەردگاری کەسایەتی وایە ئەواب زۆر دەگەڕێتەوە بۆ لای پەروەردگاری. کاتێک کە گوناه و تاوانێک دەکات زوو دەگەڕێتەوە و تەوبە دەکات. نایەڵێ ژەنگ و ژاری تاوان بەسەر دڵ و دەرونیەوە ببێتە ژەنگ و ژارێک لە ناو دڵ و دەرونیدا. تاوان ناکا، بەڵام ئەگەر تاوانێکیشی کرد زوو بدەگەڕێتەوە بەرامبەر پەروەردگاری خۆی، زۆر دەگەڕێتەوە و زوو دەگەڕێتەوە. بۆیە بەڕێزان، ئینسانی ئیماندار یەکێک لە سیفەتە هەرە گرنگەکانی کە سیفەتی پێغەمبەرانە خوای پەروەردگار پێغەمبەرانی پێوەسف کردووە ئەوەیە کە ئینسان زۆر بگەڕێتەوە بۆ لای پەروەردگاری. ئەوەیە کە ئینسان زانی تاوانی کردووە یەکسەر تەوبە بکات و بگەڕێتەوە بۆ لای پەروەردگار. ئینسانی وا هەیە شتێک دەکات دەڵێ وەڵا دەزانم حرامە بەڵام وازی لێ ناهێنێت. دەی بەڕێزان، ئینسانی ئیماندار کەسایەتی وانییە ئەگەر ئینسانێکی ئیمانداری حەقیقی بێت. ئەگەر زانی تاوانێکی کرد یەکسەر دەگەڕێتەوە بۆ لای پەروەردگاری. بۆیە بەڕێزان، بەهەشت بۆ کەسانێکە کە سیفەتیان وایە زۆر دەگەڕێنەوە. خوای پەروەردگار دەفەرمێت وأزلفت الجنة للمتقين غير بعيد. بەڕاستی بەهەشت زۆر نزیکە، دوور نییە بۆ کەسانێک کە تەقوادارن. هذا ما توعدون لكل أواب حفيظ. خوای پەروەردگار دەفەرمێ ئەو بەهەشتەیە وعد دراوە و پەیمان دراوە بۆ کێیە؟ کەسێک کە دوو سیفەتی هەیە. یەکەمیان ئەواب، زۆر دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە، زوو دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە. نایەڵی تاوان لە دڵ و دەرونیدا کۆبێتەوە ببێتە ژەنگ و ژار. دووهەمینیان حەفیظ، واتە بەرامبەر بە سنوورەکانی پەروەردگاری پارێزگاری دەکات و نایەڵێ تووشی شتێک بێ کە سنووری خوای پەروەردگاری خۆی بشکێنێت. ئینسانێکە زۆر دەگەڕێتەوە، ئینسانێکە پارێزگاری لە سنوورەکانی پەروەردگاری دەکات. دەی خوای گەورە دەفەرمێ بەهەشت بۆ ئەو کەسانەیە کە سیفەتیان ئاوایە. خوای پەروەردگار ئێمەش بگێڕێ لەو جۆرە کەسانە.